بۆیە بە فرسەتم زانی کۆمەڵێ بابەت هەیە ڕەبتی بە لاوازی سێکسیەوەی حەزەکەم تاوتویەکی بکەین لەگەڵێکە ئەویش ئەوەیە سیرکردنی فلیمە سێکسیەکان و پۆڕنەکان و زۆر بچوونێکی غەڵەت هەیە لە ناوای مە زۆر هەڵەیە ئەویش خواردنی شیرینیە ئەڵێ پاقلاوە بخۆ بۆ سێکس زۆر باشە و بۆ جنس زۆر باشە نەکو بە خراپە هەر زەرریشی لێدا و زۆریش خراپە یعنی تۆ کابرا پاقلاوە ئەخوا و چارەخواست هەر هەوڵاتیەک واتی ئەگە ئەڵێ ئەمە بۆ لاوازی سێکسی زۆر باشە و تەنانەت بۆ بکوزاواکان لە تازی پرۆسی کاچنە پرۆسی زەواجەوە پاقلاوایان بۆ دەبن نەخێر زۆر هەڵەیە و تووشی لاوازی سێکسی دەکات جا من حەزم کرد ئەم پۆدکاستی کە بە ینی بە فرسەتێکم زانی کۆمەڵێ دیاردە و پرسیارمان لێ دەکرێت و دیاردەیە و خۆشمان ڕەنگە ینی هەستی پێ بکەین لە کلینیکەکان و لە نەخۆشخانەکان کە نەخۆش سەردانوان دەکات بۆیە بە فرسەتم زانی کۆمەڵێ بابەت هەیە ڕەبتی بە لاوازی سێکسیەوەی حەزەکەم تاوتویەکی بکەین لەگەڵێکە ئەویش ئەوەیە سیرکردنی فلیمە سێکسیەکان و پۆڕنەکان کە بەداخۆ کە زۆر ئێستا زۆر بەربڵاوە لە ناو گەنجانە و زۆربەی گەنجان ناتوانین تەبەن ڕێژەیەک بڵێن سەد لەوانە لە بەرەوەی مرکزێکی وا بە حوسی بە قوتمانیە تا ڕێژەیەکی دقیقمان باتێ بەڵام سیرکردنی فلیمی پۆڕن طبعاً تووشی کۆمەڵێک کێشەی دەرونی دەکات و نەخۆشەکە تووشی حاڵەتێک دەبێت کە ئێمە دەناڵێنین بەدەست ئەو حاڵەتەوە ئەوش پێ دەڵێن بەراوردگیری بەراورد یعنی خۆی بەراورد دەکات لەگەڵ ئەو ئەکتەرەی کە لەنا ئەو فلیمێدایە دێ بۆ لامان دکتۆر قەبارەی چووکم زۆر بچووکە بۆ لە بەرەوەی خۆی بەراورد کردووە لەگەڵ ئەو ئەکتەرەی لە فلیمە پۆڕنەکەیە بۆیە زۆر گرنگە ینی گەنجانمان ئەو حاڵەتە تێبگەن ئەو ئەکتەرەی لەوەیە کۆمەڵی ئیفێکت و مونتاژ کراوە و حاڵەتی تایبەتە دانراوە بۆ ئەوەی سەرنجی گەنجان ڕاکێشن و بە نەتیجەوە ئەوە کێشەکەیە بە سێرەکی تووشی حاڵەتێکی دەرونی دەبێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی